لامەرکەزی وەک ڕێگە چارە، لامەرکەزی و هەڵبژاردن. چ ڕەوای حەق و دیموکراسیە تۆی هاوڵاتی مافی ئەوەت هەبێت دەنگ بە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان بدەیت، بەڵام مافی ئەوەت نەبێت نوێنەرانی ئەو شوێنت هەڵبژێریت کە خۆت و نوێنەرەکەت تێدا دەژین. هەرێمی کوردستان لە 4 پارێزگا پێکهاتووە: پارێزگای هەولێر، پارێزگای سلێمانی، پارێزگای دوهۆک، پارێزگای هەڵەبجە. وەختێک دەڵێن یەکەی کارگەڕی، مەبەستمان لە پارێزگا قەزا ناحیەیە. لەناو ئەو 4 پارێزگایی هەرێمدا 135 یەکەی کارگەڕی هەیە، 32 قەزا لەگەڵ 103 ناحیە. با بزانین چۆن. بۆ نمونە پارێزگای هەولێر پێک دێت لە 10 قەزا لەگەڵ 36 ناحیە. یەکە کارگێڕەکانی پارێزگای هەولێر پێکهاتووە لەمانەی خوارەوە. یەکە کارگێڕەکانی پارێزگای سلێمانی پێکهاتووە لە 14 قەزا و 41 ناحیە. یەکە کارگێڕەکان بریتین لە یەکە کارگێڕەکانی پارێزگای دۆک پێکهاتووە لە 7 قەزا و 22 ناحیە. یەکە کارگێڕەکانی ئەم پارێزگایە پێکهاتووە لە چوارەم پارێزگای هەرێمی کوردستان بریتە لە پارێزگای هەڵەبجە کە لە 1 قەزای ناوەند پێکهاتووە لەگەڵ 4 ناحیە. ناحیەکانی سیروان، خوڕماڵ، بیارە، بەمۆ. ئەگەر بمانەوێت لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا لامەرکەزیت بچەسپێنین، ئەوە پێویستە هەڵبژاردن بۆ پێگەێنانی ئەنجومەنی 135 قەزا و ناحیەکەی هەرێمی کوردستان ئەنجام بدەین، یان لانی کەم هەڵبژاردن بۆ 32 ئەنجومەنی قەزاکەی هەرێم ئەنجام بدەین و لە بری پارێزگا قەزا بکەینە بنەما و بازنەی هەڵبژاردن.